ئەچینە هەولێری پایتەخت و باس لە یەکێک لەو چالاکی هەرە تایبەتانەکەین کە لەو شارە جوانە بە ئەنجام گەێنراوە. ئەویش کۆنسەرتی موزیکی هاوبەشی کوردی ئەڵمانیا کە لە دوو موزیسیانی ئەڵمانی و هەروەها یەکێک لە موزیسیانە هەرە دیارەکانی کورد بەڕێز ئالان عارفە تایە بەشدار بۆ کۆنسەرتێکی تایبەتیان پێشکەش بە ئامادەبوان کردەوە. لە هەولێر پرۆژەی هێلان و پەیمانگەی گۆتە و سێڤ گەلەری و فێرگەی فرێمنگ بۆ وێنەی ڕۆژنامەوانی و بە هاوکاری بەڕێوەبەراتی گشتی ڕۆشنبیری هەولێر کۆنسێرتێکی موزیکیان بۆ سێ ژەنیاری موزیکژەن ساز کرد. ئەو سێ کەمانژەنەش هەر یەک لە ئەنجلینا ئابادجێڤا و ئالان عارف بە ئامێری کەمانچە و نادیا سەهارۆڤا بە پیانۆ بەشدار بوون کە بۆ ماوەی 5 ساڵە پێکەوە موزیک دەژەن و چالاکی ئەنجام دەدەن. لە دیالۆگی کەمانچەدا ئەو سێ موزیک ژەنە موزیکێکی کلاسیکی ڕۆژئاوایی و کوردی ئاوێتەی یەکتری دەکەن. دیارە ئەگەر دەرفەت بڕەخسێ و زەمینە لەبار بێ زیاتر هونەرمەندانی کورد هیچیان لە هونەرمەندانی جیهانی کەمتر نییە بەڵکو بگرە زیاتریشە. ئەمڕۆ کاکە ئالان عارف کە یەکێک لە هونەرمەندە کەمانچە ژەنە بە تواناکانی کوردستانە هونەرمەندێکی بەڕاستی جیهانیە و ساڵانێکی دوو درێژە خزمەت دەکات لە بزافی ڕۆشنبیری و هونەری کوردی. ئەمڕۆ توانیوێتی دوێتێک دروست بکە و میتینگێک دروست بکە لە نێوان ئامێرەکان و بتوانێت حیوار بکە بتوانێت لێدوان بکە لە بواری مۆسیقا. ئەمەش کارێکی نوێ بۆ ئێمە بەڵام بۆ مۆسیقای گەلان ئەم کارە دەمێک ساڵە کراوە و بە تایبەتی لە مۆسیقا جیهانیەکان لە بواری سەردەمەکانی باڕۆک و هەروە کلاسیک و ڕۆمانتیک و بۆ ئەم ڕۆژ گۆڕانکاری زۆر بەسەردا هاتووە. ئێمە حیوار دەکەین لە بواری مۆسیقا لە یەکتری تێدەگەین لە بواری مۆسیقا یەکتریمان خۆش دەوێت بە مۆسیقا وەڵامی یەکتر دەدەینەوە بە مۆسیقا بە گۆرانی بە ئۆپەرێت. بۆیە ئەمڕۆ توانیویانە لە پردێک دروستکردن لەوان مۆسیقای کوردی و مۆسیقای ئەوروپی بە تایبەتی موزیک ژەنی ئەڵمانی.